هێزەکانی ئاسایش دەستیان کرد بە پاکردنەوەی مەراوی لە میلیشیاکانی ماوتی سەر بە دەوڵەتی ئیسلامی. هێزەکانی حکوومەت لە بەغدا ڕێپێوانیان کرد بە بوونەی ئاهەنگگێڕانی ئازادکردنی مووسڵ. ئاهەنگگێڕانەکە هەفتەیەک پاش ڕاگەیاندنی ئازادکردنی مووسڵ بە دێت لەلایەن سەرۆکوەزیری وڵاتەکە. بەرنامەی خواردنی جیهانی و ڕێکخراوی خاچی سوور گەیشتنە هۆمس کە ئەمە یەکمین گەیشتنی کاروانی فریاگوزاریە بۆ شارە گەماڕوودراوەکە هەر لە مانگی شەشەوە. کاروانی یارمەتیە مروایەتیەکە زۆری کەرەسە پێداویستیەکانی گەیاندە دانیشتوانی. لەشکەر دەست بە هێڕشی بەرفراوانی زەمینی کرد لە ناوچە خێڵەتیە تۆندوتیژەکان بۆ سەرکوتکردنی شەڕکەرانی دەوڵەتی ئیسلامی.